ئەمەش لەم فستیڤاڵە ناساندنی خۆشنووسەکان بە یەکتری ژەمە پێشەم شتێ و پێشکەشکردنی ئەم تابلۆیانە بە کەسانێکەوە تا ئێستا ئاشنا نەبوون بەم هونەرە. بەڕاستی ئەم هونەرە لە کوردستانی خۆمانە تۆزێ دواکەوتووە و احتیمامی زۆر پێ نادرێت مەعادە ئەوەی کەەوە خۆشنووسەکان خۆیان هەوڵیان داوە بە هەوڵ و تێکۆشی خۆیان کەمترین هاوکاری ئەکرێن لەلایەن زۆر شوێنانەوە ئەگەر بکرێ وەکو شارەکانی تر و وەکو وڵاتەکانی تر زۆر احتیمام بدرێ بەم خۆشنووسیە بەم هونەرە شتێکی باشە. بەڵام ئەوەی کاکرێت لێرە زیاتر هەوڵ و ماندووبوونی خۆشنووسەکانە و خولیا و ئارزوی خۆیانە بۆ ئەم هونەرە. لێرە خۆشنووسەکانمان تقریباً 61 بۆ سەر و زیاترە شارەکانی سلێمانی و کەمە خۆمان کۆمەڵی خۆشنووسانی سلێمانی هەستاوە بەکردنەوەی ئەم پێشانگایە بە شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و جگەلەوەش قەزا و ناحیەکانی دەوروبەری سلێمانیشی تایە، کۆی تایە، ڕانی تایە، چەمچەماڵی تایە، سەیسایەقی تایە، هەڵەبجەی تایە. هەیە ئێستا بۆ نمونە لە تورکیا 4 ساڵ جارێک پێشبڕکێیەک ئەکرێت وڵاتان ئەوە داوەنامە ئەنێرن بۆ خەڵکان و بڵاوی ئەەکەنەوە لە ڕاگەاندنەکانە خۆشنووسان ئارەزوی خۆیانە بەشدارە بنیاننا. بۆ نمونە لە تورکیا ئەوەی تورکیا ئیم ساڵ بێتەوە تقریباً وازم لە 2019ە پێشەنگایەک ئەکرێتەوە هەیە نەک پێشانگا پێشبڕکێیەکە لەسەر ئاستی گیانە. ئێمەش شاری سلێمانی و نەکە شاری سلێمانی شارەکانی تریش خۆشنووسەکان بەشداریەکەن و پێشمانایە لە سلێمانی بەشداری ئەکاتکەوە مستەوایەکی عالەمی هەیە و چەند جار خەڵاتی یەکەمی هێناوە گەر یەکەمشینی هێنابێت دووەم و سێم هێناوە. پێم وتی وتم ئەم خۆشنووسانێک ئەم شتانیان کە هەمووی لەسەر ئەرکوینی خۆیان ئەیکەن هیچ هاوکاریەک نییە لە هیچ شوێنێکەوە. ینی مەفروض ئەم تابلوانە کە لێرەوە تابلەیتیایە جیانی هیچ جیهانیە ینی زۆر مەرغوبە پێش وایە شوێنێک هەبێ هەڵی بگیرێت. ڕاست ئێمە لێرە بنکەی ژینمان هەیە بەڵام ئەبێتە موچی بنکەی ژین و ئەمێنێتەوە بەڵام ئایا هەموو کەسێک ئەی با ئەو شتانە بمێنێتەوە لێ دایبنێت. وڵای ساڵان کراوەوە زۆر باش بەلۆتی ئێمە لە دەستەیە ئیشمان تیا کردووە و پێشتریش باشانی بە جۆری حەسەبی ئیشەکەی خۆی باشە لەسەر بوارەکەی خۆی باشە ینی بەڵام ئەوەیە چێ خەڵک زۆر احتیمامی بۆ ئینەوە احتیمام بە هەنێ هونەری ترەدەن پشتگوێ خراوە وەکو پێم وتی زیاتر هونەرمەندە خۆشنووسەکان خۆیان بە هەوڵ و تێکۆشانی خۆیان ئەمایان پێشخستووە. زیاتر پیاوە لە وڵاتی ئێمە هەموو ئافرەتی تایە بەڵێ ئافرەتێکمان هەیە پێم وابێ لە نڤینخانە لە کۆیەیە بەڵام هەشە لە سنێ بەڵام ئێستا بەشداریان نەکردووە وەکو لەم پێشانگای ئێمەیە. ئێمە وەکو کۆمەڵی خۆشنووسانی سلێمانی لە سەرەتای دروستبوونمانەوە تا ئێستا هۆڵمانداوە پێشانگا بکەینەوە پێش بڕچێ بکەینەوە بۆ بەرچاوی خەڵک. دیارە ئەم پێشانگایش یەکێکە لەو پێشانگانی کە لە ڕابردووە کردومانەوە چەند خۆشنووسێک بەشدار بوو. ئەمە لەسەر ئاستی کوردستانە خۆشنووسەکانی کوردستان زۆربیان بەشدارن لە پێشانگایەدا
ئامانجمانەکردنەوەی ئەم پێشانگایە ئەوەیە هەست تابلۆی لەناو پێشانگادا بفرۆشن نیوەی پارەکەی واتە نیوەی بەهاکەی بۆ کارە خێرخوازەکان بەکاردێت و بەڵێ زیاد لە ١٧ تابلۆیتایە و زیاد لە 62 خۆشنووسش بەشدار بووە. بەڵام زۆربەی دەق و نووسینەکانی ئاەتی قورئانی پیرۆز و فەرموودەیە. وەڵاهی زیاتر لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەماهەنگیمان هەیە. هەندێک خۆشنووسیشمان لە مشارەکە عالەمیەکانە بەشداریەکەن. خۆشبەختانە چەند خۆشنووسێکمان هەیە خەڵاتی یەکەمیان بەدەستێناوە لە وڵاتی تورکیا کە لەسەر ئاسی عالەم ئەنجام درراوە ئەو خۆرجەکەی شانازێ بۆ ئێمە. بەڵێ ئەمە تابلۆیەکی منە 6 بەچلە پیاسەکەی ئەمە نون ئەوە نقطەی نونەکەیە وەالقەلەم وەما یەستەڕون یعنی خوای گەورە لەم ئاەتە پیرۆزەدا سوێنی بە قەڵەم خواردووە. ئەمە هەروەکو نمایشەکە ئەو کردمە ئەمەش دەستێکە قامیشێکی گرتووە. چەندین جاداوامان لەلایەنە پەیوەندیدارەکان کردووە کە هۆڵێکی گەلەریمان هەبێ بۆ پاراستنی تابلۆکان ئەوە یەک دوو هەمیش ئەو کەسایەتی و بیانیانەی کە سەردانی وڵاتەکەمانەکەن کە ئەیان جێڕین لەگەڵ خۆمانە بۆ شوێنە گەشتارەکانان پیشانەین شوێنە کللتورەکانان پیشانین ئەم تابلوانشان بەشدار بن بۆی بزان ئاستی هونەرمەندانی خۆشنووس لە چ ئاستێکایە. تێگەی بەڵام بەداخەوە نەبوو تا ئێستاش ئومێدەوارم لە داهاتووە شتێکی وا بێت. خۆشحاڵم کە ئامادەیکردنەوەی ئەم پێشانگایە بووم و سوپاسی هەموو بەشداران و ئامادەبوانەکەم. بێگومان ئەمە یعنی کارێک ئەم کارە گرنگێکی تایبەتی خۆی هەیە لە ڕاستیە لە هەموو ڕوویەکەوە. من هەر لە یەکەم تابلۆوە هەستم بەوە کرد کە یعنی پڕ بە چاوی خۆم ئەتوانم بڵێم یعنی جیلوەی جوانیم لەم تابلۆیانەیە بینی. لە ڕاستیە ئەتوانم بڵێم جیلوەیە کە ڕاستە و خۆ پەیامی خۆی بە ڕۆحی ئینسانەگەیەنە. يعني من هەمیشە هەستەکەم جوانی یەکسەر پەیوەندیەک لەگەڵ ڕۆحی ئینسانە دروستەکە جا چ جوانی سروش بێ چ جوانی تابلۆیەکی هونەری بێ لەم تابلۆیانەشا کە تابلۆی خەتبوون بە هەمان شێوە من هەستم بەوە کرد. بێجگەلەوە یعنی کاریگەریەکی تری ئەم جۆرە هونەرە لەسەر ڕۆحی ئینسان ئەوەیە کە ئەم هونەرە خۆی ڕەهندێکی ئاینی ڕەهندێکی غەیبانی و ئاسمانی هەیە لە ڕاستیە لەبەرەوەی پەیامە پیرۆزەکانی ئاسمان بە تایبەت قورئانی پیرۆز ئیلهامداری بۆ کاریگەریەکی زۆریان لەسەر بایغدان بە جواننووسی بایغدان بەم جۆرە خەتانە هەبووە. تەنانەت یعنی لە مێژووە و لە شارستانیەتی ئیسلامیە ئەتوانم بڵێم یعنی ڕاستە و خۆ مەسلەی جواننووسی و مەسلەی خەت یعنی پەیوەست ئەکرێتەوە بە ئاسمانەوە پەیوەست ئەکرێتەوە بە پیرۆزیەکەوە بە قودسیەتێکەوە. لەبەرەوە من لە ڕاستیە لە هەموو ڕوویەکەوە هەستم با بڵێن بەوە کرد کە ئەو تابلویانە کاریگەری خۆیانە گەیاند و زۆر خۆشحاڵ بووم و دووبارە ڕێز و سڵامەیە بۆ بەشدارانی ئەم پێشانگایە. سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ کۆمەڵی خۆشنووسانی کوردستان کە هەستاون بەکردنەوەی ئەم پێشانگایە کە بوونی ئەم جۆرە پێشانگایانە بەڕاستی زەرورەتێکی ئەمڕۆی واقعی سەر کوردستانی ئەمڕۆمانە کە لە وەزعێکی زۆر نەهامەتی کە خەڵک بینی لەم جۆرەشتانە نەکردوێتەوە. بەڵام ئەمان هەستاون نەکە لە سلێمانی بەڵکو لە هەولێرش و لە کەرکووکیش و لە شارەکانی کەش هەمووی تیا بەشداریان کردووە کە جێگەی دەستخۆشیە. بەڕاستی تابلۆکان جێگەی ڕێز و تەقدیرن چونکە بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزان کە زۆر خەتاتی پێشکەوتی خۆمان کە منافسی خۆشنووسانی جیهانیەکەن کە تیادا وەکو بەرز مامۆستا عەبدوڕەحمان و مامۆستا ئەحمەد و کۆمەڵی مامۆستای زۆر بەڕێز کە هەمیان بەشداریان کردو و هەروەها کە ئەمانە
پلەی باشیان نهێناوە لە ئاستی خۆشنووسانی کوردستان لەکوێ لە تووشیا و هەروها لە وڵاتانی عەربیە کە توانێن کوردی خۆمان سەری ئێمەش بەرزکەرەوە کە لەناو کوردیشا خەڵکی زۆر بەتوانە و زۆر هەیە کە بتوان لە خۆشنووسانە منافەسی خۆشنووسانی عالم بکەن. هەروها ئەم کردنەوەی ئەم جۆرە پێشانگانەکە ئەمە بریتە لە کردنەوەیەکی جۆری برایەتی و سەفا و خۆشەویستی چونکە هونەر بریتە لە پاشی بریتە لە جوانی بریتە لەوەی کەوا ڕۆحی جوانیە بە ئینسانە بەخشەیە. کردنەوەی ئەمانە سەربەرزیە بۆ کورد سەربەرزیە بۆ ئێمە کە بتوانین فەخران پێ بکەین و جێگەی دەستخۆشیان یەکەم و زۆر ڕێز و تەقدیرم هەیە بۆیان.